وڵی برام دڵە بەخۆ خۆش نەبێ بڵێ گەنجم وەڵڵاهی نەخۆشی وایەتە لای ئێمە. ئەو ڕۆژە کوڕێک هاتبوو هاتە ژوورەوە وتی کاکتۆر بەخوا من نەخۆش نیم کەچی دوگەر حەمیدی برا پێێتەوە پێ بڵێ تۆ نەخۆشی تو سەرەتانە هەیە. باوکی من لەسەر خۆ بە تی کاکتۆر 6 مانگ لەم و پێش هاتووم چێکی خۆم کردووە من کوڕێکی خۆز و جوان لە VIP دایان نابوو لە مەتار ژنی نییە نابوو 6 مانگی تر چوومەتەوە دوومە حەمید حەزەکەم فاسێکی درم بۆ بکەین سۆنەری بۆ ناردووم سەرەتانێ لە کۆڵۆنیایەتی گەیشتۆتە جگەری. ئەی خۆ من هەر بۆ چێکین چوو بۆ نەچوو بکە نەخۆش بووم. چەند مانگێکی نەبرد بۆیە مردن حەزەکەم بزانی کەس ناناسێ بەڵام هەموومانە ناسێ. هەموو ڕۆژێ مەلەکلمەوت 2 جار لە دەرگاکەوە سیرەکە بزانە کاتی ئەجەلەکە و هاتووە 2 جار دوژمنێک بە دوا تا بگەڕە ڕۆژانە و چێکی فایلەکە وکە لەبینی ناچیت. بۆیە تکام وایە خۆشەویستەکانم ئینسان بەم ڕۆحیەتەوە لە مردن بڕوانێ ئەو نەمردنی بەلاوە قورس نەبێ خاصە ئینسانی موسڵمان شکازانێت مردن حتمیە مادەم بەسەر پێغەمبەری خوایە هاو صلی الله عليه وسلم کەواتە کەس ناتوانێت خۆی لێپارێزێ. وما جعلنا لأحد من قبلك الخلد أفإن مت فهم الخالدون كل نفس ذائقة الموت. هم يبي بيتشيجي بەڵام چێژنەکان فەرقیان هەیە هەیە ئەڵێ قەدیمونی پێشم خەن بمنێرن هەشە لەناو ئەم لاشەیەیە لەناو ئەم بۆدیەیە خۆیە شارێتەوە ئێمە بەسەر ئەم لاشەیە ئاگرین. لاشە یعنی چی لە زمانی کوردیە؟ لاشە یعنی چی؟ جەستە یعنی لاشەی یعنی هیچ باوکی من تۆ مامەڵە بە هیچەوە کە ئێمە هیچ نییە بەخوا کامەتان زۆر پتەوە جڵتەیەکی ئەوە مێشکەگرێت تەپێکاو یا بارزە حەزەکەم بارزە کامەتان زۆر ئەڵێ قایمە میکرۆبێک کە بە چاو نابێنرێ تەختێکا لە جێگام نایاڵە هەڵسێتەوە. دڵمان زۆر بە خۆمان خۆش نەبێ وابزانی کەوتیان گوچی لە وەستاوە ئەکەویتە هەلەکە سەما کەوتیان جگەرەی ئیش ناکا بۆ شۆڕاکەی کەوتیان دڵە سەمامێکی شلە چیەکەیت